من دقة هذه المعلومات التي تصل إلى سيدات والسادة النواب لەگەڵ تێپەڕبوونی کات یەکێک لەو پرسانەی کە باڵپەسێدراوی لە نێوقوبەی پەرلەمانی عێراقدا یەکلای نەبووتەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقا. نوێنەری پێکاتەکانی کەرکووک چەخە لەسەر یەکلاییکردنەوە و پرسە دەکەنەوە و ڕاشی دەگەێنن هەنجامدانی هەڵبژاردنە بۆ کەرکووک گرنگی خۆی هەیە. لەگەڵ ئەوەن کە بەڕاستی هەڵبژاردن بکرێت لەبەرەوە یەکێک لە پارێزگای کەرکووک هەتا ئێستاکەوە 14 ساڵەوە بەڕاستی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای تێدا نەکراوە کە بۆ خۆی هەر لە ئەساسە لە بنەڕەتە هەڵبژاردن کایەکی دیموکراسیە بەڕاستی و کۆمەڵێ جگە لەوەش کۆمەڵێ عواملی باشی ئیزابی لە دوای هەڵبژاردن دێتە دیەوە بۆ خەڵکی کەرکووک کە یەک لەوانە ئەوەیە کە حکوومەتی خۆجێی جارێکی ترکارە ئەبێتەوە و ئەو موازنە و ئەو داهاتانی کە لە مەرکەزەوە ئێساکە ینی جاروبار و زۆر جا ئیشکالی بۆ دروستەکرا و کاتە ئەوە نامێنێ و ئێساکە خۆتان دەزانن کەرکووک لە قۆناغێکی هەستیارایە بەڕاستی بەهۆی ئەو وەزع سیاسیانەی کە چۆن دەڵێ لەسەر کەرکووک فەرز کراوە. تورکمانەکان هەمومان لەگەڵ انتخاباتن 100% بناو خۆم قسە بکەم 100% لەگەڵ انتخابات ولكن عرب عليه بشرطها وشروطها. يكمين شرطش بو إجراء انتخابات تدقيق سجلات الناخبين. صالة عرب كان هاتونا لموصلة وحتى آخر موقع للرمادي لكركوك استا بطاقات سكن ورقري بياني بو خويا بطاقة انتخاباتش اكري او كاتا خلق كركوك بزر ابي ناو او 100,000 لدروي كركوك هاتونا برا عرب كان تقريبا 600,000 استا هاتونا انجا انتخابات عادل نابي لەسەروبەندی ساغ نەبوونەوەی پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەلایەن پەرلەمانی عێراقەوە کۆمسیۆن لە کەرکووک هەوڵە هونەریەکانی بۆ ئەنجامدانی پرۆسەکە بەردەوامی هەیە. سەبارەت بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە میانەی خۆمادەکردن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە پێشنیارە مانگی 11 ئەم ساڵ ئەنجام درێ. ئۆفیسی هەڵبژاردننی کەرکووک بۆ ئەمە بەستە 43 بنکەی تۆماری کردەوە لە سەرانسەر پارێزگای کەرکووک لەم بنکانە 25 بنکان دەکەوێتە ناو پارێزگای کەرکووکەوە و 18 تریان ئەکەوێتە قەزاونەوحەکانی سەر بە پارێزگاکەوە. ئەم بنکانە بە درێژایی ڕۆژەکانی هەفتە پێشوازی هاوڵاتیانەکەن لە کاتژمێر 9 سەر لە بیانەکەەوە تاکو 4 سەر لە ئێوارە. پێویستە و کەسانی کەوا سەردانی ئەم بنکانەکەن بە تایبەتی موالیدی تازە لە دایگوی ساڵی 2001 کە کەوان فیهەیە بەشداری ئەم هەڵبژاردنە بکە خۆی تۆمارکە و هەروەها ئەوانەی کەوا کارتەکانیان وێنەی کەسێتی خۆی پێوە نیە سەردانیان بنکانە بک بۆ وەرگردنەوەی ئەو کاتێکەوە وێنەی شخصی خۆی پێوەتی. ماوەی 14 ساڵە کەرکووک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای ئەنجام نەدراوە بە بۆ چوونی چاودێرانی سیاسی. ئەگەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە وەک بڕیارە لە 16 2009 ئەنجام بدرێت خزمەتێکی باشی پارێزگاکان دەکات و چاودێری سەرکارەکانی حکوومەتیش باشتر دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.